کڵێسە قەشنگەکەی سانت جۆرجی سەدەی چواردەمین لەسەر زەوی قەڵای وینسەر ئەو شوێنەیە شازادە هاری ناوی لێنراوە و هەنوو کە دەبێتە شوێنی هاوسەرگیری لەگەڵ میگن مارکل. 600 میوانیش بانهێش کراون ئەوانەی پەیوەندی نزیکیان لەگەڵیاندا هەیە. جگە لەوانیش زیاد لە 2500 خەڵکی گشتی بانهێشتی حەوشی قەڵاکە کراون. بۆ من سەرسوڕهێنەر و هەست بزوێنە لەگەڵەوەی خێزانی شاهنشایی کەیفیان بە میدیانایەت بەڵام بانگێشتیان کردوون. هەروەها خەڵکیش بان کراون تا لە ڕۆژە تایبەتەدا ئامادە بن لەگەڵیاندا. هەروەها 4 ئەندامی دەستگای خێرخوازی مەی نامەهێلا لە بۆمبەی بانگێش کراون ئەو ڕێکخراوە کەرەسەی پاک و خاوێنی دابین دەکەن لە قەراغ ئەو شارە هەندیە و لە ساڵی ڕابردوودا میگن مارکل سەردانی کردبوون. یەکێکیشە لە 7 دەستگای خێرخوازی هێری میگن داوایان کردووە لە میوانەکانیان پارەیان پێ ببەخشن لە بریکڕینی دیاری ئاهەنگەکەیان. وا چاڕوانیش دەکرێت زیاد لە 100,000 کەس لەسەر شەقامەکانی وینسەر ڕیز بگرن بۆ تەماشاکردنیان. هەموو کچێک لە منداڵیەوە چیرۆکی خەیاڵی لەلایەن دایکیەوە بۆ خوێندراوەتەوە کە بۆتە خولیا و خەونی ببێتە شازادە و لە قەڵایەک بژی. ئەمەش چیرۆکێکی ڕاستەقینەی ژیانە. برازەکانی هەری، شازادە جۆرج و شازادە شارلۆت لەگەڵ چەند ئەندامێکی خێزانی میگن هاوڵیان دەبن لەو دەمەی بەڕێڕەوی کلێسەکەدا ڕەتدەبن. لە چێشخانەی قەڵاکەش 30 چێشتکەر سەرقاڵی خواردن ئامادەکردنن ڕەنگە خواردنی ئەمریکیشی تێدا بێت. هەروەها بە هەزارەها پۆلیس لە ناو دەوروبەری شوێنەکە بڵاو دەبنەوە بۆ پاراستنی مەراسیمەکە. وا چاڕوانیش دەکرێت میلیۆنەها کەس لە سەرانسەری جیهان تەماشای ئەم ئاهەنگی هاوسەرگیریە بکەن ئەوەی تێکەڵێک دەبێت لە فەنتازیەکانی شاهنشاهێتی و خۆشیەکانی هۆلیوود.